بەخێر بێنێ ئەخوا بێگومان سەحەر سەرکۆ بێگومان ئەمە یەکێکە لە نەریتە زۆر جوانەکان کە پیاوانی گەڕک هەمیشە لە ڕۆژانی جەژنا لە نزیکە و داوای گردن ئازادی لە دراوسێ عزیزەکانیانەکەن یاخوا بەخێر بێن و جەژنتان پیرۆز بێ فەرمون و قوڵەکە شەڵگرن خۆش بێ یاخوا ماڵی خاڵەمە پێشەکی بەناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ خۆی گەورە کە ئەم جەژنە پیرۆزەی بۆ ئێمە خوڵخان و هەروەها مانجی ڕەمەزانی پیرۆزیشمان بە شێوەیەکی زۆر زۆر ڕێک و پێک بەڕێ کرد و وەسپاس بۆ ئەو خۆی گەورە ئەم بارانە بە ڕەحمەتێکی نارد بۆ سەرمان و دووبارە سپاس بۆ خۆی گەورە کە دووری خسینەوە لەم نەخۆشی ناڕەحەتی و ئێستاش سپاس بۆ خۆی گەورە بەهۆی نەمانی نەبوون و نەمانی ئەم نەخۆشیشەوە عادات و تەقالێدە کۆمەڵایەتیەکان و نەریتە کوردێوارەکانمان بەردەوامەوە زۆر خۆشحاڵین بە هاتنتان و بە مانگە پیرۆز زۆر سپاس دەستان خۆش بێ سپاس بۆی کە ئێوە هەمیشە گرنگی بەم نەریتە جوانیان مامەگیان سڵاوە لێ بێ و جەژنەکەش جەژنی تۆش مبارەک بێ لە ساحەماڵی مبارەک بێ لە خۆشییا بن دایمە جەژن جەماعەتی مبارەک بێ و بەدڵی خۆش مامەگیان حەزەکەم لەگەڵ تۆیە کەمێ قسەم بۆ بکەی پێم بڵێ جیاوازی جەژن لە ڕابردووە لەگەڵ ئێستاە چۆن بووە وڵا جەژنی ڕابردووە ماڵمان لە دەرەوە وەکو ئێران نەبوو جەژنمان لە مزگەوتە ئاکرد جاری وا بوو نانمانە بردە مزگەوتەوە هەتا نانمان نەخواردایە ئەو جەماعەتێک کە لە مزگەوت بوو نێهاتنەوە ئەو ئاوا بوو باشە ئەی لەگەڵ ئەم نەریتەیە ئێستا چۆنی کە ئاوا لە نزیکەوە چی بۆ لای خزم و کەس و کار بۆ لای دراوسەکان ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ئێوە دڵی یەکتان عاجز کرد بێ لەم ڕۆژە داوای گردن ئازادی لێ تەمان هەر وایە چی نەماڵەوە دەگەردن ئازایی لەکەین اینجا هەندێشتی نوقسانیشمان بێ داوا ئەکەینەڵێن لێمان بوو بوو فڵان شت من بووم تاوانەکەم کردۆ گردن ماڵ ئەم گردن داوای گردن ئازادیە بەس لە دەرگاکەوەکانیان جارجارە چنە ژووری جارجارشین دانیشین چۆن دانانیشین زۆر باشە ئیشەڵڵا هەر لە جەژن و خۆشییا بن بابێ مەلایەن مامەی کرد سڵاوە لێ بێ و جەژنە پیرۆز لە تۆ بێ و جەژنی پیرۆزی بلا ئێوە و لە کەناڵەکەتان و لە هەموو کارمەندەکانی کورسات یاخۆ بەخێر بێن سەر چاوم زۆر سپاس بووین و سپاس بۆ ئەو خوایە کە ئەم بارانە ڕەحمەتەیش باری اینجا ئەم نەریتە کە ماوە شکر ئەلەم چی ناماوە ئەگەر ئەم جیلی دوایی پێبگا لەوانەیە هەر نەمێنێ هەتا ئەم جیلێش بێ باشترە بەس دوای ئەمە زەحمەتە بمێنێ چووکم ئەو خەڵکە زۆری حساب من کوڕێکی خۆم هەیە یان هەیە زۆری هەیە کوڕەکەی خزمەکەی خۆی ناناسی بەس ئەم جیلە کە ماوە باشە لە بەوەی ئەم گەڕەکە عشایریانە شکر ئەم نەریتانە هەر هەیە لەخوا بەزیابێ سپاس بۆ خوا کاتە ئێوە گرنگی بە پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆریان بە تایبەت لە جەژن ئەرەوەڵا حەزەکەین هەمووی برا بێ هەمووی ڕێک و پێک بێ هەمووی سەردانی یەک بکە نەک بۆ نوقڵەکە بچین هەڵی گرین و تەواو بچینە ژوورەوە دانیشین و چایە بخۆین و گردنی یەکتری ئازاب بکەین و دایمە لە خزمەت یەکات زۆر ڕاستە ئەوەی کە بەدیم کردبێ لەم گەڕەکە عزیزەیە ئەوە بووە کە بە تایبەت هەر ئەوە نیە لە دەرگاکەوە بۆ منە نوقڵە کاڵگرن و بڕۆن وەکۆم مامێژ باسی لێوە کرد ئەچنە ژوورەوە و داوای گردن ئازادی لە یەکەکەن و دوو قسەی خۆشەکەن و مامەگیان سڵاوە لێ بێ و جەژنە پیرۆز جەژن ئێوەش پیرۆز بێ هەموو لایەک هی کەناڵەکەشتان پیرۆز بێ و لە هەموو گەلی کرد و لە هەموو مسلمانانی جیهان پیرۆز بێم جەژن باشە لە ئێوەش پیرۆز بێ بەڵا لا ئینشاءالله ئامین ئینشاءالله پێم بڵێ هیچ یادەوەرێکی خۆش شتێکی خۆش لە جەژنە والله هیچی وام سەر لە یاد نییە قسەوە بکەم بەس باشە لەخوا بەزیابێ ئەم تەبایی نەماوە تا ڕادەیەک باشە و تۆ کەمە قسەم لەسەر پەیوەندی کۆمەڵایەتی بۆ بکە تۆ خۆتا چۆن گرنگی بە پەیوەندی کۆمەڵایەتی کاڵی کردەوە ئەم ئەنتەرنێتە ئەم پەتای کۆرۆنایە ئەمانەیە ژگاری خزمایەتی و ئەم مۆبایلە ئێستا ئیش و بەیەکێ بێ بۆ هەر وڵاتی قسەی لەگەڵاکە جارانە با بشایە دەرگاکەوەی وەرە ژوورۆ چای بخۆ دانیشە ئەمە ێزگار ئەم مۆبایلە کۆتایی بە خزمایەتی بۆ پەیوەندی کۆمەڵاتی ئەمە زۆر کاڵی کردەوە ئەم نەخۆشی کۆرۆنایشتە منێ بێ بچم ماڵ ئەو پیاوە لای پڕبەدڵ حەزکەم لای بڵێن باین توو شەڵامەت بێ بڵێ بەبەنی منەوە توژوەوە خەڵکی سا کردەوە تا ڕادەیەک ئەنجا خەڵکەکەشان تۆقان بۆ شێوەش نەبوو ێزگاری دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس جامە خۆم کرد زۆر سپاس جامە خۆم کرد بە ساحب ماڵ و من نوقڵەکەم گێڕا بەڵام لە ئەسڵا ئەم کاکەیە ساحبی ئەم ماڵی ئەگەر هەر عەزێت تێبکێشی بیتە خوارەوە بۆی پیرۆزبایەکیش لە تۆ بکەین جەژنە پیرۆز بێ جەژنی خۆ پیرۆز بێ نوقڵەکەی ماڵی خۆتان هەڵناگری باشە مامەگیان تۆ تا چەند ئاسوودەی بەوەی کە دراوسێ ئازیزەکانت جەژنا لە نزیکەوەیان داوای گردن ئازایەتیتان لەیەکان پیرۆزباییتان لێ وەڵای ئەمە دراوسەکەمان دراوسەی چاکن و پێخۆشحاڵم کەوە ئەم شۆڕۆن ماوە وەکو زوو کۆمەڵایەتێک هەر ماوە ئەی لەخوا بەزیابێ بارانی بەڕەحمەتمان بۆ باران باریوە و لەخوا بەزیابێ هیچ کێشە و گرفتێنی بەس ئەوەی تایە تۆزیە ئەم عاشە
بۆ ئەم تەقاویت و ئەمانە تۆ هنا کەمە ئینشەڵڵا هەموو کێشە گیر و گرفتەکان چارەسەرە بێ خانە نشینان شایستەی ئەوەن کە جوانترین ڕێزیان لێ بگیرێ بە جوانترین شێواز موچیان پێ بدرێتێ تۆ پێم بڵێ ئەمڕۆ جەژنە نانی جژنە خواربیان ئەرە وەڵا بەیانی سعات حەوت نان و جەژن خوارد چیتان هەبوو وەڵایی بامیە و کوولەکە و مریش وەڵای قەیسیم حەز لێ نییە بەخەوە یاڕەبی نۆشی گیانتان بێ زۆر زۆر سپاس ئەمەش قوتوین و قوڵەکەتان سپاس بۆ ئەوەی کە ئەوە من هەڵەگرم ئەوەش بۆ کاکە نەجیبی هاوکارم دەستە خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ ئێوە عەزێتمان دەستان خۆش بێ جا ئەمەشمان بیر نەچێ مناڵە جوانانش لە جەژنا هەمیشە وتومانە جەژن لای مناڵ زۆر زۆر تایبەتە لەبەرەوەی هەمومان کۆمەڵە یادەوەری زۆر تایبەت زۆر خۆشمانەیە کە لە جەژنا بەدیمان کردبێ بەڵام ئەمڕۆژ ئەم مناڵە ئازیزانە جلوبەرگی جەژنیان لەبەر کردو ئەیانەیە جەژنەکە پیرۆسترکەم با لەگەڵ ئەم مناڵانە شاگفتوگۆ بکەم زام ئەوان چ پەیامێکیان هەیە لە جەژنا چۆنن ماشەڵڵا جلەکانە زۆر جوانە وەرە بەردەم کامێرەکە وەرە پێشەوە ئەمە جلی جەژنتە سەرماو نییە باشە حەزە بەوا کرد و شەوکە خەوتی زوو بەیانی بێتەوە بۆ ئەم جلە جوانانە لەبەرکەی ئەی جەژنانە کۆ کردوتەوە کەس جەژنانی نایتە تێ ئەوە نوقڵی ئەوەش جەژنانەیەکی جوان بۆ ئێوە باش مەلا خۆش بێ ئەمە جلی جێژنتەوە نیە خۆ هەڵبژاردووە بەڵێ خوا پیرۆز خۆش بیە خۆ جەژنانە کۆ کردوت بەڵێ چەنە کۆ کردوتەوە 5000 کێ یایتێ مامە ئینشەڵڵا زیایەکەی دەستان خۆش بێ بەڵێ سەرکۆ سەحەر ئەمە تەواوی ئەو زانیاریانە بوون یاخود تەواوی ئەو کار و چالاکیانە بوون کە لەم گەڕەکەیە لەم جەژنایە بەڕێواچوو ومێ دەکەین لە گەڕەکەکانی تری شاری سلێمانی و لە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان جەژن گەرم و گوڕی تەواوی پێوە دیار بێت چونکە هەمیشە گلەی لەواکەین ئەڵێن پەیوەندیە کۆمەڵایەتیەکان وەکو جاران نەماوە لە جەژنا خەڵک زۆر سەردانی یەکتر ناکە ومێ دەکەین ئەم جەژنە جیاوازتر بێ لە جەژنەکانی ڕابردوو